داخویانیش بۆ ڕایە گشتی دەولەتە ترکی فاشیست بە هەموو ڕێبازان ئێریشن هۆڤانە لەسەر گەلێن هەرێمە باکوور و وشلاتە سووریە ددۆمینە بە هەفکاری ئەریجیمە سووریە کۆبەری دەمەکی هەفپەیمانێک بە هەورە گرێدان کۆسی نۆرن نابەرە ڕۆژاوا و باکووری کوردستانی بێڤەکردن داکۆ دەرفەتێ بدە ملت ژوڵاتی خوا کۆچبەر ببن بمەبەستە بالەکردنە هەرێمێ و هێسانکردنە دەستەسەرکردنە لەسەر و دە ئەنجامە بێ هەیپەیمانێدا ژن و زارۆک تێن تەجاوزکردن و جوان تێن ئەشکەنجەکردن و کوشتن و ئەم وەکی کۆنگرە ئاستار لە هەمبەر ئیشکەنجە تەجاوز و فاشیزمە کۆ لەسەر مەتێمەشاندن ژهێلا دژمنێ مرۆڤاهیەوە توجاری بێ ئیشکەنجە قبول ناکن و لە هەمبەر بان کریاران ئەمێ خەتا بەرخۆدان و تێکوشینێ بلند بکن ji bo wê bengewazî ema ji hemû gelê me re ku nekevir bir bandora şerê taybet û berê xwe nedin koçberiyê û welatê xwe ra destî dijmin nekin û bi taybet bengewazî ema ji jin û ciwanan re ku heta dawî parastina xwe bikin û li xak û rûmeta xwe xwedî derkevin her wiha bengewazî ema ji rêxistina mafê mirovan û netewên yekbûyî re ku li hember kiryarên dewleta Tirk ya faşîst bêdeng nemînin ne ji qirkirin û dagirkeriye jin jiyana azadî Jin jiyana azadî jin jiyana azadî jin jiyana azadî